بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی نافی و کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی دیالۆگ ئەم جارش لەگەڵ دوو لە هاوڕێکانم گفتوگۆ لەسەر ڕۆڵ و کاریگەری ڕۆژنامە و میدیا لە هەرێمی کوردستان دەکەین. تەمان ستایلی بەرنامەکە وایە ئەم بەرنامەی پێشکەشکارینی هەری جارەیەکێک لە میوانەکان بەڕێوەی دەبا بۆ ئەم جارش من لەگەڵتانم لەگەڵ بەڕێز کاک دیاری محەممەد بەڕێوەری سنتەری میترۆ و کاک ئەنوەر حسێن بازگر نووسەر و ڕۆژنامە نووس وتەوەری بەرنامەکەیشمان کاریگەری میدیا و ڕۆژنامە نووسیە لەسەر کۆمەڵگە و ئاراستەکردنی کۆمەڵگە. بەڕێزان و کاتتان باش. ئەگەر لە کۆمنتی خۆمەوە دەست پێ بکەم شتێک هەیە لە عەرەبیدا پێی دەگوترێ کێشەی بینی سین و سات السلطەتی وەسەحافە عەرەب وای پێ دەڵێ کێشەی نێوان سڵتە و سەحافە سین و ساتی بیرکارینە سین و ساتی سەحافە لە هەرێمی کوردستانە یعنی بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە ئەم کێشەیە هەبووە لە بینی دەسەڵات و ڕۆژنامەگەریە لە دوای 2023ەوە یعنی دۆخی کارکردنی میدیا و ڕۆژنامە نووسی گۆڕانی بەسەردا هات. ڕەنگە بەشێک لەو گۆڕانکاریە پەیوەندی بەو دیدگا تازەی ئەمریکاوە هەبوو بێ کە هات و پرۆسی ئازادی عێراق و وەکو خۆی بەشێک لە پرۆسەکە بە ناوی دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و ئەمە دەرگایەکی نوێی بۆ گفتوگۆی زیاتری لایەنە ناکۆکەکان و پەنابرنەبەر میدیا و سەحافە بردووە لەو قۆناغەشدا میدیای کوردی بە تایبەتی میدیای خارجی ئەحزابی دەسەڵات باش گەشەی کرد یعنی هەتا بوو بە بەدیل و بە ئەڵتەرناتیڤی میدیای حزبی بەڵام لە ئێستادا دۆخەکە بە جۆرێکی ترە یعنی ئێستا وای لێ هاتووە بێسەروبەریەک بە میدیاوە دیارە یعنی میدیا و سۆشیال میدیا و ئەمانە کاریگەریەکانیان وەکو جاران نەماوە و ڕۆڵ و کاریگەریەکانیان تا ئاستێکی زۆر دابەزیوە و بە پێچەوانەوە کۆمەڵی دیاردەی نوێ لە ناو میدیا و سۆشیال میدیادا سەریان هەڵداوە. پێم خۆشە بۆ چوونی ئێوەش لەو بارەیەوە بزانم. باش زۆر سپاس کاک پشتەر بۆ تۆ بۆ کاک دیاریش زای کاک پشتەر میدیای کوردی لە دەورانێک وەکو میدیای شاخ وەکو میدیای بەرگری ڕۆڵیە بینی و دوای ڕاپەڕی میدیای حیزبی هات دوا بە دوای ئەوە لە ناوەندی ئەوەیە میدیای ئەهلی هات و وەکو تۆ ژوتت کاریگەری زۆری هەبوو دوا بە دوایەوەش میدیای ئۆپۆزیسیۆنش دروست بوو و میدیای ئۆپۆزیسیۆنش مثلەن خۆی وەکو ئەڵتەرناتیڤی دەسەڵات و دژی دەسەڵات بوو و لەم نێوەندایە میدیای ئۆپۆزیسیۆن و میدیای ئەهلی بە جۆرە لە جۆرەکان تێکەڵ ببوون و بە ئاسان خەتەکانی بێگلا نەکرایەوە. هەموو ئەوانە بە نظری من لە میدیای شاخەوە تاوەکو میدیای ئۆپۆزیسیۆنیش جۆرە لە جۆرەکان مستاقیەت و جێگای ئاعتیبار وانێتیا بوو بەڵام دوا بە دوای ئەوانە کە میدیای ئەهلی پاشەکشی کرد و میدیای ئۆپۆزیسیۆن نەما و میدیای حیزبیش بە جۆرە لە جۆرەکان بوو بە میدیایەکی تاک لایەنەوە کەوتە ژێر هەژمونی ئەم میدیا پۆپۆلیستی و ئەوە بە جۆرێک ئاراستەکەی تێکچوو ئیتر بەڕاستی ناتوانانی بڵێ ناوی میدیایەکی تەندروستە و میدیایەکە ڕەخناگرێ و ئازادیش کە لە کوردستان و کۆتۆ باس کرد لە دوای ڕاپەڕین و بە تایبەتی لە دوای 2023ەوە ئەم ئازادیە جۆرێک لە فەوزای بەخۆبوونی بوو بە فەوزا و هەموو کەس ڕۆژنامەیەکی دەرەکرد هەموو کەس مەسەلەن ڕادیۆیەکی دانا بەڵام لەم چەند ساڵەی ئەخیرا بە جۆرێک میدیا شڵەژاوە بۆ بە فەوزا و کاریگەری نێگەتیفی لەسەر کۆمەلگا داناوە و خیتابەکەی هەندە بێ ئەرزش بووە لە 105 ناتوانێت خەڵک باوەڕی پێ بکە. هۆکارەکانی بە نظری من گرنگترینیان ئەوەیە کە هیچ یاسا و قانونێکی جددی نەبێ یاسای کاری ڕۆژنامە نووسی ئەو ڕێنمایانەی کە وەزارەت دەری کردووە و نە پەرلەمانی کوردستان و نەحکومەتی هەرێمی کوردستان و نە وەزارەتی ڕۆشنبیری نەیانتوانی یاسایەک دەرکەن بتوانن میدیا لە هەرێمی کوردستان ڕێخن. مەسەن یاسای ژمارە 5 ساڵی 2010 یاسای کاری ڕۆژنامەنووسی تەنها بۆ میدیای چاپکراوە نووسراوە نەتوانرا تعدیل کرا میدیای بینراوە بیسراوی تێ بکرێ کە نەتوانرا میدیای مەسەلەن بینراوە بیسراوی تێکرێ و یاساکە ڕێکخرێ کاتێکی زانی سۆسیال میدیاش کۆنتترۆلی هەموو میدیاکانی کرد و بەچیوە بە ئاراستەیەکی نێگەتیڤ و ئەو ڕۆڵ و کاریگەری کە ئەو میدیای چاپکرا و دواتریش میدیای بینراوە بیسراوی کوردی هەیەیان بوو لە شاخەوە تا دوای ڕاپەڕینیش هەمووانەی بێ ئەرزش کرد و وای لێ هات ئێستاوە تا مەسەلەن جەناب دەپرسی بۆ وای لێ هات
بە نظری منەوەیە کە یاسایەک نەبوو و میدیا خۆی بە بەرپرسیار نەزانی و خطابێکی واقعی نەبوو و لە هەمان کاتا بەرەو ئاراستەیەکی میدیایی تەندروست ئەبوو بڕوە بە پێچوانەوە بەرەو فەوزا و پۆپۆلیزم و شتی بێ ئەرزش و ئەوانە وە کۆمەلگاشی خستە جا لە میدیاش دوو بۆچوون هەیە بۆچوونێکیان پێی وایە کە میدیا خەڵک ئاڕاستاکە و پێچوانە شەوجاری وایە خەڵک توانێ میدیا ئاڕاستە بکە بە نظری من ئێستا وای لێ هاتووە کە ئەو خەڵکی کە نانی باوەڕ و قەناعەتێکی ئەکتیڤی میدیاییان ئینسانی و بەرپرسیارانیان نییە میدیا ئاڕاستاکە بۆ شخڵی کە بۆ خۆ دەبینی مثلەن ئەو کەناڵە سوسیال میدیایە بێ ئەرزشەی کە هیچ پەیامێکی پێ نییە بەڕاستی زۆرتر خەڵکەوتۆتە ژێر کاریگەریەوە تا باشترین کەناڵ کە زۆر مەسەرەن پرۆفشناڵە یا لەوانێتتر زۆر پرۆفشناڵترە کەم بینەرترە کەم خوێنەرترە کەم بیسەرترە بەداخەوە ئەوە ئەستوانم بڵێم جگە لەو فاکتەرانەی باسم کردەوەی لە کۆمەلگای کوردستانەوەی لاتوە هەموو ئەو شتانەی کە بێئەرزشن کاریگەریان زۆر بووە ئەو بە تەنها میدیا نییە ینی هەندێک جاروای لاتوە لە بزنس ئاوای لاتوە لە سیاست ئاوای لاتوە لە هوەر ئاوای لاتوە لە فەنە لە گۆرانی وتنە لە هەموو ئەوانە ئەگەر بەراوردێک بێنی بیکەی هەموو ئەوانەی کە هیچ کاریگەریەکیان نیە و مؤثر نین و بەڕاستی فەن نین هوەر نین شانۆ نین کاریکاتێ نییە هەمووانە توانێتی بەداخەوە کە ئەمە پێویستی بە لێکدانەوە و لێکۆڵینەوەی دروست و ورد هەیە و پێویستی بە یاسایەک هەیە کە بتوانێ ئەم فەوزایە ڕێک بخە ئەمە هەندێک پێیان وایە کە دەستبردن بۆ یاسایەکی ئاوا بەرتەسکردنەوەی ئازادیە بەڵام ئێمە ئێستا ئێمە پێشتریش ڕێمەوا بوو منکاک دیاریش ڕوانەوە ڕێمە بەڵام ئێستا ئێمەش گەشتوونەوە خەناتێک کە پێویستە ئەم فەوزایە ڕێک بخرێ بە یاسایە کە تونند و تۆڵ بێ ناڵم سانسۆر بێ و دژی ئازادی بێ ئازادی میدیا و ئازادی بەیان و ئازادی عەقیدەوانە ناوانە نا بەڵام بێ ڕێکخرێ مەسەلەن تۆ چیت پێخۆشە لە کەناڵەکەی خۆتۆ نابێ بیڵی تۆ چیت پێخۆشە لە سوسیال میدیاکە خۆتۆ نابێ ڕێگەی بیڵی و لە هەر وڵاتێکیش کە قانون حاکمەیان هوشیاری تەواوی کۆمەلگایە بەم فەوزایە ناڕوا بڕێەوە طبعا کاک ئەنوەر تۆ جەنابەت باسی ئەوەت کرد کە هوەر و بزنس و ئەمانش ئەم فەوزایان تێدایە ڕەنگە ئەمانە وابن بەڵام دوجار هوەریش لە ڕێگەی میدیاوە دەگوازرێتەوە بۆیە نابێت میدیا بکەوێتە ژێر کاریگەری ئەم جۆرە لە خیتابە بەرهەمە کە تیکتۆک و کە کۆمەڵێک ماڵپەڕی سۆشیال میدیا ئاراستەمانکە کاک دیاری بۆچوونی بەڕێزت دەستخۆش سوپاس بۆ ئێنارتی سوپاس بۆ ڕێخستنیم دەرفەتە و خۆشحاڵم ڕوو لەگەڵ مناقەشەیەم بابەتێکی گرنگەکەین ئضافەتەن بۆ قسەکانی کاکەنوەر دیام پێم وایە هۆکارەکەی سێ هۆکاری سەرەکی هەیە بۆی کە گەیشتین بەم دۆخی ئێستا یەکەمیان سەرگیترین هۆکاریان بابەتی پارەی سیاسیە هاتنناوەی پارەی سیاسی بۆ ناو ئیعلام دروستکردنی مۆسی ئەم هەموو مؤسسەی ئەعلامیە بە پارەی سیاسیەکان یەکێکە لە هۆکایە ساتۆگەر تەماشایەکی زیاد لە 1200 و ئەوەندە دامەزراوەی میدیای مۆڵ تەنها مۆڵەتیانێ لایەن ژێتی ڕسمیەوە لەم وڵاتە ئەمە چیمان پێڵ ئەمە ئەگەرێکی تەماشایکەوە زانێ ئەمە فرەیەکی ڕاستەقینێ و تەعەدودیێتەوە هەمومان لەگەڵەوەین کە فرەیی هەبێت لە میدیایە و ئازادی هەبێ هەموو کەسێک هەموو لایەنێک ئازادانە بتوانێت مؤسسەیەکی ئەعلامی خۆی هەبێت و بێوێت ڕایگشتی وەشیار کاتەوە کاریگەری دروست بکە هەمووی ئەمانە مافن کە پێویستە سوڵتات فەرەهەمی کە بە هەوڵاتیانی بەڵام ئەم ڕەنگیە خۆت ئەم فرە چەشنەیە فرە چەشنێکی موزەیە فەڕاستەقینە نییە ئەمە ئەگەر لی بکۆڵیتەوە سەرچاوەکانیان چەند سەرچاوەیەکی دیاریکراون تەمویلی ئەم مؤسسە ناکەن یعنی بەرپرسێ نووسنگی بەرپرس هەیە چەند دامەزراوەیەکی میدیای ئاراستاکە خطابی میدیاگەی ئاراستاکە ئەمە گرفتە لە خۆیان بابەتیشکیان بابەتی هاتنە بەرەو پێشوونی ئەو شۆڕشە نوێیە کە ئێستا هاتووە لە دنیای بابەتی سۆشیال میدیا کە بمانەوە نەمانەوێت سۆشیال میدیا شۆڕشێکی نوێ و ئەمری واقعە و میدیای دیجیتال یاوەی کە پێوترێت سۆشیال میدیا شێوازی کارکردنەکەی جیاوازترە لە میدیای تەقلیدی و ئەم شۆڕشە نوێیە زەرەریاوە یاخود میدیای بیندرا و بیسترا و نووسراوی بۆ بە قوربانی ئەم سۆشیال میدیایە
سوشال میدیا سوودمەندی یەکەم بۆ لەم شۆڕشە نوێیە و ئەمەش تەحەدای گەورەی هێناوەتە پێشەوە تەحەدا لەوەی کە ئێستا مەشاکیلی زانیاری هەیە مەشاکیلی ئەوە هەیە کاتێک کە زانیاریەک بڵاو بێتوانێت نازانی ڕاستکامیان ڕاستە تا ڕاستی و دروستی بابەتێکە بۆ دەرەکەوێت پێویستە چەند کەناڵێک بکەی بۆ ئەوی بزانی بابەتەکە ڕاستیان ڕاست نیە لێڵیەکەیە بۆیە ئەمانە ئەم سوۆشیال میدیایەوە ئەم کاریگەری سوۆشیال میدیا ئەو شۆڕشە نوێیە بەتەنها لە هەرێمی کوردستان نییە بەڵکو لە تەواوی دنیا بەم شێوازەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا میدیا خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم شۆڕشە نوێ و ئەم سوۆشیال میدیا تازەیە ناوەندێکی فەڕەنسی هینێکی دەرکردو ڕێبەرێکی دەرکردو و بۆ میدیای تەقلیدیەکان بە کورتی سێ خاڵی تایە کە زۆر یعنی سەرنجی ڕاکێشام ئەڵێ بۆ میدیا تەقلیدیەکان ئامۆژگاریی هاوڕێیانە یەک خێرا و چالاک بن چونکە ڕووداوەکان زۆر خێران پێویستە بە خێرایی وەڵامی بنەوە دوو دەبێت ئەو کەسانی کە یاخود ئەو ئەپ و بەرنامانی کە هەیە زوو بەکاری بێنن سێ بەشداری بە گەنجام کەن چکۆن گەنجان ئێستا توانای گۆڕانکاریان هەیە گەرنا لەم سیانە نەکەن میدیا ناتوانێت ڕوبەڕووی سوۆشیال میدیا بێتەوە سوۆشیال میدیا شۆڕشێکی فراوانی کردووە کە ئەمە کاریگەرە سێ بە هۆکارێکی کە بۆ دروستبوونی فۆزای من پێم وایە بابەتی تەعاملی حکوومەتە لەگەڵ میدیا یعنی نەیتوانیەوە وە کاکە نۆر باسی کرد کە من لەو بەشیانە لەگەڵی نیم کە ئێستا یاسامان هەبێت چونکە دەرچواننی یاسا لە ئێستای ڕەنگە مەشاکیلی زیاتر بێ وەکلەوەی کە ڕێخستنی ئەو فەوزایە ڕێبخات کە ئێستا هەیە لە میدیای کوردیە بەڵام من پێم وایە حکوومەت تەعاملێکی تەندروستی نەکردو بۆی کە ماوەڵ لەگەڵ میدیاکە لانی کەم ئەو یاسانی کە هەیە یاسای ژمارە سیمەری ساڵی 2010 ڕاستە بۆ یاسای چاپمەنی دەرکراوە بەڵام ئەکرێت سوودی لێ ببیدرێ بۆ یاساکانی کە ئەنجومەنی شورا بڕیایی لەسەر داوە کە تەفسیری بۆ کردو بۆی کە هەموو میدیاکانی کە ئەگرێتەوانەیە دوو یاسای مافی بەدەستکەوتنی زانیاریمانەیە بۆچی تا ئێستا یاسای جێبەجێ ناگرێت ئەمە بەشێکی زۆر لەو بابەتی زانیاری ناڕاست و زانیاری شەواشە چارەسەرەکە بەشێکی زۆری چارەسەرەکە کاتێک کە ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیای ئاسان دەستی گەشت بە سەرچاوەکانی زانیاری و توانی زانیاریەکان بە شێوەیەکی دروست بگوازێتەوە زانیاری حەقیقی دەستکەوێت لە دامەزراوە ڕستپێکان بەشێکی ئەم زانیارانە چارەسەرەوە بەشێکی فۆزایی ئەم هەیە کە ئێستا و بەشێکی زۆر لەم بابەتی فێک نیوز و هەواڵی ناڕاستۆمانە بۆیە حکوومەت سەرکەوتوو نەبوو سەبارەت بە بابەتی یاسا من پێم وایە ئەو یاسانی کە پەیوەندیکی ڕاستەوخۆیان هەیە بە ئازادیەکان و ئازادی تاک و بابەتی ئازادی ڕادەربڕین و ئازادی میدیاوە من پێم وایە بێ زمینێکی لەبار هەبێ بووی یعنی هەموو لایەک متفقە لەسەرەوەی کە لە ساڵی 2019 تاکو ئێستا دەیان راپۆرتی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بڵاو کراتەوە هەمووی ئاماژە بۆکە کە ئازادیەکان ڕاجۆی کردو پاشەکشە هەیە لە بەزۆی ئازادی ڕادەبڕینە تۆ ناتوانانی بی لەم دۆخی ئێستاە یاسایەک دەربکەی لە بەژۆندی ئازادی ڕادەبڕینە بشکێتەوە چ زمانێکی ئێستا ترسێ بوو چەند جار خۆ ئێمە چەند جار دانیشتمان کردو ڕاوێشمان کردووە لەگەڵ ناوەندەکانی تر لەگەڵ مامۆستایان ڕۆژنامەنووسان دامەزراوە میدیاکان کە چۆن ئەم یاسای کاری ڕۆژنامەنووسی تعدیلکەینەوە بۆی کە هەندێک تۆکمەتری بکەین ترسە بۆ لەوەی کە ئەم یاسا نەچێتەوە پەرلەمان ئەم یاسا بچێتەوە پەرلەمان ڕەنگە خراپتر بکرێت لەوەی کە لەوەی بتوانی باشتری بکەین بۆیە تۆ کاتێک کە لەم دۆخی ئێستاە بووی لەم بیئەیە قورسە بتوانیت بی لەوە بکەیتەوە کە یاسایەک دەربچێنی لە بەژۆندی ئازادیەکان بشکێتەوە و دواتر ڕۆژمان بیر نەچێت پرۆژە یاسای ڕێخسی میدیا ئەلکترۆنی ئایا ئەو پرۆژە یاسا بوو ئەو پرۆژە یاسا ئەیتوانی میدیا ئەلکترۆنی ڕێک بکات ئەو فەوزایی کە هەیە چارەسەرەکان نەیەتوانی بیکات ئامانجێکی لی شتێکی تر بوو یعنی ئەوەی کە بووی دانرا بوو بەداخەوانەیە بۆ ئەوە نەبوو فۆزای ڕێبخاتوانانی کۆمەڵێک ئەکاونتی شخصیە گرتوانێت سانسۆرێکی زۆری دروست دەکرد و دواتر ئەمەیان بۆ نەچۆسەر هاتن لە ڕێگەی ڕێنمایی ژمارەی ساڵی 2023 ڕێنمایی تایبەت بە ڕەخزینکاری میدیای لە هەرێمی کوردستان ڕێنماییان دەرکرد کە تەواو پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسیە یعنی چەند بڕگەیەکی زۆر کەم نەبێت لەو ڕێنماییە هیچ بڕگەیەکیکەی ناگونجا لەگەڵ یاسای کاری ڕۆژنامەنووسی هەمووی مخالفەی قانونی سەحافە بوو هاتن لە ڕێگەی ئەمە بەداخوانێت بۆ فترێک چۆ سەر هەوڵیاندا بەڵام زەختی ڕێکخراوەکان زەختی ناوەندەکان زەختی دامەزراوە میدیاکان کاریگەری دروست کرد لەسەرەوەی کە لە کۆتایی ساڵی ڕابردوودا توانرا ئەم پرۆژە یاساش بزانێت ئێستاش دووبارە ئەیانەوێت زمینەیەک کە ساز بکەن بۆ ئەوەی کە پرۆژە یاساکە دووبارە پرۆژە یاسایەکی هاوشێوەی ئەوە بچێتەوە پەرلەمان چونکە ئەقڵیەتی حکومڕانی وەقڵێتەیە کە ناتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەم بابەتیان بکات ئەومان بیر نەچێت زۆرجار پرسیارەوە کرێ وەڵام لە سویسرا یاسا هەیە ئەوانەی کە تۆڕە کۆمەڵاتەکان بەکارن کاتێک کە تەشیر بکەن شتێ بکەن یاسایەکەی و عقوبایدن لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانە بۆ زانیاریتان شتێک نەماوە بە ناوی جەریمە یعنی تەشیرکردن وەکو جەریمە ناناسن لە وڵاتی پێشکەوتووە کەتنە
کەت نیش بابەتەکەی پێشماردن و بابەتی غرامەکردنە ناکبێت کەسێک لەسەر بابەتێکی بڵاو کردوەوە شتێکی کردووە تۆ بێ عقوبەی بیت وەکو جەریمە تعاملی لەگەڵاکەی بچی حەبسی کەیت و بیکەیتە سژنەوانێ ئەمە لە وڵاتە پێشکەوتەکانە زۆر دەمێکە ئەم مۆدێلە لە دادگاییکردن و لە عقوبەدانی هاوڵاتیان کۆتایی پێ هاتووە بۆیە من ئەوەی کە تاکیدێکە بەسەر کاک دیاری ویستم بت بەڕۆم وڵای من تێبینیم لەسەر دووشت هەیە خاڵی یەکەم تۆوتت میدیا ئاراستە دەکرێت پێم وایە میدیا لە هەموو دنیا ئاراستە دەکرێت ینی ئەوە کە پێمانەوە وەکو خاڵی لاوازی میدیای کوردی بیبینین من جیاوازم لەو نازام کاگەنۆریش دوای کۆمنتی خۆی چییە چونکە میدیا لە ئەمریکاش بێلایەن نییە لە ئەوروپاش بێلایەن نییە یعنی هەر میدیاکان بەعام کۆمپانیایەکی گەورە داعمی دەکات و دوجار ئەو میدیانە لە کاتی انتخاباتیش ئیعلانی دەکەن کە پشتیوانی کاندیدێک و چ حزبێک و چ لیستێک دەکەن ئەمە نابێت بە خاڵی لاواز بە دیدی من بەقدر ئەوەی پێش ئەوەی تەواوی لەسەری نەوڕێ زۆر ئاساییە لە منش لەگەڵتان لە هەموو دنیا میدیا داعمەکرێت داعمەکەی حەزب بێ سوڵتە بێ کۆمپانیا بێ کۆمەڵێکی وەکو منەظەمەیەکی خێرخوازی کاک دیاری داعمی میدیا ناکە مەسلەی میدیا جیاوازە لە مەسلەی منەظەمەی خێرخوازی و ینی داعمی میدیا بۆ گەیاندنی ئەو استراتیژی و پەیامەیە کە ئەوەی کە تەمویلی دەکات لە ئاسایی ئەمە بەڵام ئاسایی نییە موسساتی ئەمنی دامەزراوی هەبێ ئەمە ئاسایی نییە کاکە ئاسایی نییە دامەزراوی میدیایی دەیان دامەزراوی میدیایی هەیە کە مایکی هەیە مایک نازانی چی سەر بە چ لایەنەکەن ئەمە مشکلەکەیمان ئێمە لەگەڵ ئەوەیە سەرچاوی داهاتی دامەزراوی میدیایەکان چێن ئێمە گرتمان لەوەیان نییە تۆمەت هەیە من وەڵە ئەم تۆمەتە من ناچمە ژێر یعنی پشتڕاستی ناکەمەوە بەڵام تۆمەت هەیە بۆی کە دەوڵەتانی ناوچەکە دەستگای دامەزراوی میدیایان هەبێت پاڵپشی دامەزراوی میدیایی کە لە حکوومەتی هەیە مەگەر حکوومەتە ئەمە مشکلەکەی ئێمە بەس وەختێک ئەوەی تۆ نەک من ئەسمە ژێرباری ئەوەی تۆیڵی دەوڵەت هەیە لە منطقەیە ساڵانە 5 میلیۆن دلار خەرجەکە لە عێراقا بۆ پشتیوانی میدیا و بەشێک لەم میدیانی کە لە هەرێمی کوردستانی ژیان لەلایەن ئەو دەوڵەتانەوە ئاراستاکرێن و مثلەن کاریگەریان هەیە کەم و زۆر واگەر بە عەلەنیش نەتوانێ مثلەن تەلەڤیزۆنەکەی لە سلێمانی بێ پەخشە ڕاستەخۆکوی مایکەکەی لێرەیە بەڵام قسەکەەوەیە کە ئەوی کە ئەخدەی ناکرێت مەسەن بڵێ نابێ یاساشی هەبێ ماسە ئەخر کاگەنوەر ئیشکالەکە زین لەسەر یاساکە نییە بەقەدەر ئەوەی ترس لە عقلیەتی حکومڕانی چکە من دەمەوێت شتێک بڵم هەرچەند ڕەنگە قسەکەش تۆ زێتون بێ ئەویش ئەوەیە یەکێتی و پارتی لە قۆناغی دوای راپەڕینە دەرگیان بۆ میدیای ئازاد و ئازا نەکردەوە یعنی بە پێچەوانەوە شەڕی ناوخۆیان کرد لەسەر تۆمەتی ئەوەی کە فڵان کەس لێرە دەیانگوت پارتیە دەریان دەکرد لەو لا دەیانگوت یەکێتیە سزنیان دەکرد یعنی ئەم عقلیەتی حکومڕانیە تا 2023 جۆرە لە جۆرەکان مایەوە لە دوای 2023 لە ژێر فشاری ئەمریکیەکان و پرۆژێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە و سوپای ئەمریکا لێرە بوو یعنی پێمان وانە بێ مەسەلەی داگیرکردن یا ڕزگارکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە تەنها کاریگەریەکەی لە هەرێمی کوردستان و لە عێراقا دەرکەوت یعنی بێنە بەرچاوی خۆتان کاریگەری ئەو هاتنی سوپای ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لیبیای وا لێ کرد قەزەی لۆکەربی حەل بکا و قەرەبۆکەی بداتەوە سووریای وا لێ کرد لە لوبنان بکشێتەوە کوێتی وا لێ کرد ڕێگە بدە ئافرەت بەشداری شۆفێری بکات سعودیای وا لێ کرد ئافرەت بتوانێت بەشداری انتخابات بکە واتە کاریگەری هاتنی سوپای ئەمریکا بۆ ئێرە گەیشتە لیبیا کە قەزەی لۆکەربی حەلکا گەیشتە سووریا کە چەند ساڵێک بوو لە لوبنان بوو نەدەکشایەوە و ئامادە نەبوو خاکی لوبنان بەجێ بێڵێ و لوبنانەکانی شۆکێزێکی داگیرکرد سەیری سوپای سووریایان دەکرد بەڵام لە دوای هاتنی سوپای ئەمریکا بۆ عێراق سووریەکان کشانەوە واتە کاریگەریکی گەورەی هاتنی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەرکەوت بەشێک لەم کاریگەریانە بەر هەرێمی کوردستان کەوت ئەم یاسایی ڕۆژنامەنووسیە لەو سەردەمەدایە کە سوپای ئەمریکا لێرەیە کە ئەمریکیەکان لێرن کە داعمی میدیای ئازاد دەکەن کە بڕوایان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەیە کە بڕوان بە عێراقی نوێ هەیە کە داوای سیستمێکی نوێی دیموکراتی دەکەن بۆ عێراقا بۆیە بەرپرسانی یەکێتی و پارتی کەوتنە ژێر ئەوەی کە ناچار بوون دەست و پەنجە لەگەڵ هەندێک شت نەرمکەن ئێستا کە ئەمریکیەکان لێرە نین یعنی هەر جەنابەت باست کرد لە دوای 2019ەوە کە پاشەکشەی میدیا لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکی پەیوەندی بەم غیابەی کۆمەلگای نێودەوڵەتیەوە هەیە یعنی چاودێری کۆمەلگای نێودەوڵەتی و راپۆرتەکانی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی کاریگەری گەورەی هەبووە لەسەر ئەوەی کە
ئەم ئەحزابی دەسەڵاتن نەتوانن وەکو نەوەتەکان دەست بۆ هەندێک کەیس و ڕۆژنامەنووس بەرن و خەڵک لەسەر جادە بکوژن ئەگەر عقلیەتەکە بەدیدی من هەمان عقلیەتە ئەگەر باز عقلێت بێ ڕەنگە کاریگەری هەبوو بێ کۆمەڵگەی نێودەوڵەتی کاریگەری هەبوو بە ئیجازەی کاکەنۆر ڕەنگە کۆمەڵگەی نێودەوڵەتی کاریگەری هەبوو بێت لەسەرەوەی کە کۆمەڵێک قوانین بەرەو دیموکراتێت و تەنمیە و ئەمانە لە عێراق و لە هەرێمی کوردستانە دەربچۆنرێ بەڵام بەشیش کەشی تەواجودی میدیا بووە کەسانی ئازاد و سربەخۆ هەبووە بڵێ و خەڵک قوربانیەوە لەم پێناوەیە ئەمەش کاریگەری گەورەکە بەڕای من بەشێکی کاریگەرێکە بۆ ماچە چکە بیرمانە یاسای سەحافە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان خۆیان بەشدار بوون لە داڕژنەوەی پرۆژە یاساکە ئەمە جانب من باسی سەردەمەکەی دەکەم کا بچینە لای کاگەنۆر کاریگەری پێم وابێ حەقی کاگەنۆرمان من یەک تەییدی ئەم ئەزاین چۆنە ئەوەی جەناب دێڵەی بێگومان مثلەن ئەمریکا و ئەوروپا لە هەر لە ناو هەر سیستەمێکی سیاسیە بن کاریگەریان هەیە لەسەر دەستور و یاساکەی و خۆگەر مەسەوەی تۆ ڕاستە ئەمریکەکان نەبوونایە لە ساڵی 2005 ئەو دەستوری ئێستا لە عێراقای قابل ئێستا شیعەکانی ئێستا قبولیان کردایە سونیەکانی پێش و قبولیان کردایە لەژێر تەسیری حاکمیەتی پۆل بریمەر بوو بە جۆرە لە جۆرەکان ڕێکیان خستووە کە بڵێن ئەمەش بۆ کورد ئەوەش بۆ سونە ئەوە ڕاستە بەڵام زانی کاک بۆ ئەو دەرچوونی ئەو یاسایانەش لە ڕاستیە ئەو کاتەش ئەو فەوزایە دروست نەبوو بوو و با من یەکشت پێ بڵێم ئەو یاسای ژمارە 35 ساڵی 2010 ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان مەسەلەن پرۆژەکەمان نووسیوە و بە خەڵکانی بە هاوکاری دەیان ڕێکخرا و دامەزراوانە بەڵام با یەکشت بڵێم لەو یاسایە یعنی فەزلی سەرەکیە گەڕێتەوە بۆ کەسێکە ناوی فەراد ئەو نییە نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان بوو نەقیبی ڕۆژنامەنووسان بوو پارتیش بووها ئێستا خۆشی لە ژیانە ماوە خۆشبەختانە لەگەڵ مستەفا ساڵەکەریم یادی بە خێرجێگری نەقیب بوو یعنی زۆر پێداگر بوو لەسەر ئەوە یعنی زۆر کە هەماهەنگیە کرد لە بنێوان میدیای ئەهلی میدیای حکومی میدیای حیزبی کە ئەو پرۆژەیە تێپەڕێکاری بۆ کرد و زۆریش ئاستەنگی هاتە بەردەم بۆ معلوماتی جەنابێت بەڵام بەهەرحاڵ پرۆژەیەک بۆ بەمەر بە بنای کاری میدیایی لە هەرێمی کوردستان یعنی قسەکەوەی کارکتەرەکانیش کاکوتە ڕۆڵیان هەیە لە دروستکە ئێستاش مەسەلەن ئەخر تۆ ئەزانی یعنی بەراوردکردنی ئێرە بە وڵاتیشی وەکو سویسرای پێشکەوت و کارێکی منتقینیە و ئەوی کاک دیاریەڵێ ڕاستە ئەو یاسای زیندانیوانە نەماوە بەڵام هیچ سکاڵایەکیش نەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە سویسرا لەسەر میدیا یەک سکاڵاش نەبووە یعنی خەڵکەکەشی وشیارە هەنی پەیوەندی هەر بەوە نییە کە مەسەلەن دەوڵەتەکە خەڵکەکەشی وشیارە ئێ باشە یاوێ خەڵکەکە و کۆمەلگاکە وشیار بێ ئەم فۆزایی هەیە نەیکە ئەیانە بێت دەستورێک ینی یاسایەک هەبێ حاجز بێ جا لەوانەیە ئەوی تۆیڵی مەسەلەن پەرلەمان ئێستا حەسکا یاسایەکدا ڕێژێ بۆی هەر کەسێک ڕەخنەیەکی لێگر بیخاتە زیندانەوە ڕەنگە تەفەکوری وابێ بەڵام ئەزانی ئەبێ ئەم حکوومەتە لەوەش تێبگا بە زیندانی کردن و بەوەی کە چەند ڕۆژنامەنووس شەیدکەی و بکوژی و لێدەی و ئەوە ناتوانێت ئاکامێکی هەبێ بۆیە بە نظری من هەر پێویستمان بە یاسایەک هەیە ئەم کارە ڕێخە چکە مەسەن کاک تۆ ئێستا مەسەرەن دەیان پێیز لەسەر دەنووسی هەر نازانی کوێیە نازانی مەکانەتی کوێیە نازانی لە چۆ ئاڕاستاکرێەوە نازانی خاوەنەکەی چێیە ئەگەر یاسا هەبێ بێ ئەمانە ڕێخە ڕێگا نەدا مەسەن لە تورکیا لە 4-5 ساڵی ڕابردوو دەوڵەتی تورکیا یاسایەکی دەرکردووە بە فەیسبووکی وت بە کۆمپانیەکانی میدیای وتیوەرە نوێنەرتان برێنم بۆ تورکیا ئێمە هەر سکاڵایەکمانە بوو لە ماوەی 24 ساعتە جوابمان نەدەنێ مناڵین لێرە کارکەن ئەبێ مەسەلەن ئەم یاینانە ڕێک ینی ناچارکەی بۆ دوای کار گەنجایی مشکلەی گەورەی ئەم بابەتی میدیایە چیە لە هەرێمی کوردستان نزیکەی 9,000 کەس ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە 9,000 کەس ئەندامە ڕۆژنامەنووسا بێزگە لەوانش کە نزیکەی 15,000 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هەیە جەمعێتی هەرێمی کوردستان بەپێی تازەترین داتای ئەم ساڵ 6 ملیۆن و 200,000 باشە لە تورکیا و ئێران کە جەمعێتی هەریەکەیان 90 ملیۆنە 9,000 ڕۆژنامەنووسە یعنی چی یعنی لێرە هەر کەسێک پێی خۆشاتوانن بێ بە ڕۆژنامەنووس بەبێ هیچ فیلتەرێک بە بیست کارکتەرێک بەوەی کە سندیکاش ئەوەی کردووە جا خەڵک لە سندیکا کردوونی بە ئەندام ڕاستە بەڵام تۆ مدیری ئەم تەلەڤیزیۆنی تۆ پشگیریت کردەوە بۆ کەسێک کە ڕۆژنامەنووسە مەسەلەن ئەدرەسێکت پێداوە کاڵێ ئەمە ڕۆژنامەنووسە تو ناچاری مامەڵەیەکی کاکە ینی ڕۆژنامەنووسی لێرە بووە بە کارێکی هێندە ئاسان هەموو کەس دەتوانێت دەستی بۆ بەرێ خۆشت بینیوتە مەسەلەن تۆ ئەزانی کابرا لە مناڵەکەی مردووە کەچی پەیامنێرەکە لێ پرسێ هەز بە چیەکەی ئەمە لە کوێ میدیاشتی وا هەیە لەسەر قەبرانە کابرا مناڵەکەی نێژێ کوڕەکەی شەید بووە کەچیەڵێ ڕووداوە چۆن بوو
ئەسڵەن یعنی هیچ بە بەرپرسیارەتی ناکە دوایەوە هەندێک شتێ لە میدیای پێویست ئینسان ڕۆژنامەنووس هەر نابێ بیڵێ یعنی ڕۆژنامەنووس ئەوە نییە بڵێ هەرچی پێخۆش بوو بیڵێ یعنی لە بەپێی یاسای فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی و ئەو پەیمان نامەی هەیەی ئەو هەر هەواڵێک زیان بە کۆمەلگا بگەێنێ بە خێزان بگەێنێ بە ئەمنی قەومی بگەێنێ ڕۆژنامەنووس نابێ بڵاوی کاتەوە ماماک ئازانیارێکەشی لە بەردەست بێ تۆ پێ دوایە میدیای ئەوروپا هەموو شتێکەڵێ ناوشتانێک کە کاریگەری خراپیە نێڵێ بەزانێ کێشە دروزە بێ بنە شاکل دروزە بێ بەداخەوە لێرە حکوومەت ئەم مەجالایە ئەم پیش جارێ یەک گرفتی زۆر گەورە هەیە کاک دیاریش پێم وایە تێی دمەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بە پیشە ناناسێ نە حکوومەت نە پەرلەمان نەدامە هیچ کەس ئێستا تۆ من تۆڵین ڕۆژنامەنووسین پیشە نییە بەڵام کاڵی دکتۆرم کاڵی مهندیسم کاڵی حاکمم کاڵی پۆلیسم کاڵی مرورم ئەڵێن ئەوە زان معلوماتە بەڵام تۆ لێرە ناتوانانی نە بە پیشەکەی خۆت بناسیێنی بۆ خۆی حکوومەت دەوڵەت وای ویستووە ویستێتی ئەمە نەبێ بە پیشە ئەمە ئەرزشی نەبێ چی پێخۆشە ئەوە بڵێ فەوزا دروستکە هەواڵی چاواشە با بە خەڵک و حقیقەتەکان شارێتەوە ئەگە تۆ زانیاری دروست بێ بە خەڵک لە میدیاکانتەوە لە حکوومەتەکەتەوە لە وەزارەتەکانتەوە تۆ بۆچی خەڵک گوێ لە پێیجێکی فەیک و درۆز نەگرێ تۆ ئێستا بۆ دەستکەوتنی هەواڵێکی ڕاست ڕۆژانە پێویستیت بۆ دە پێیس بکەیتەوە دە سوسیال میدیا بکەیتەوە ناچار خۆت لە خەیاڵی خۆتا کامل کەناڵی زۆر معتەبەرە ئەبێ بڕۆیتە سەرەوە چکە ناتوانانی باوەڕ بکەی دوایەوە لە جیاتی هەواڵێکی بە ئەرزش هەواڵێکی ئینسانی هومانستی هەواڵێکی کە بتوانێت دڵی تۆ خۆشکە 100 هەواڵی بەڕاستی بێ ئەرزش بێمەعنا بڵاوەکاتەوە تایتڵێکی نووسیوە لە ژێری شتێکی وانە تایتڵێکی نووسیوە کەچی لە ناوڕۆکەی شتێکی ترت پێڵێ بە میزاجی خۆی و ئەمە بەشێکی زۆری پەیوەندی هەیە لەکوێ لایکۆ کاتەوە لەکوێ توانێت پارەیەک لە تیکتۆکە لە یوتیوبە لەکوێ وەرگێ یوتیوبەرێکی مثلەن فەیکی دروست کردووە میدیاکان و باوی سوۆشال میدیاکان ئەسا بپیل لە بیۆکەیانە کۆمنتە بەشێکی زۆریەوەیە بەس کاک دیاری گەڵ کاگەنۆرە یەک هینی تر دوایش حەزەکەم تۆش کۆمنتی لەسەردەی کاگەنۆر تۆ باسی ئەوە دەکەی هەندێک لە میدیاکان شتێک پەخش دەکەن کە هیچ سانسۆرێکی لەسەر نییە ئیشکالەکە بە دیدی من شتێکی ترە ئێمە هێشتا لەسەر کۆمەڵێک سەوابەتی قەومی ڕێک نەکەوتوین لەسەر ئەو ڕێک هەتا لەسەر خیانەتەکان ڕێک نەکەوتوین ئەوەی بەلای منەوە خیانەتە ڕەنگە بەلای جەنابتەوە خیانەت نەبێ بەلای کادیرێکی تری حزبێکی دەسەڵاتەوە خیانەت نەبێ ئەوەی بەلای جەنابتەوە بۆ نمونە نسکۆیە بەلای منەوە ڕەنگە شتێکی تر بێ ڕەنگە بەلای جەنابتەوە شتێکی تر بێ کادری حزبێکی تر شتێکی تر بێ ئەوەی بەلای جەنابتەوە پیرۆزە ڕەنگە بەلای منەوە شتێکی تر بێ ڕەنگە بەلای کادری حزبێکی تر و یا حزبێکی دەسەڵاتدارەوە یان هاوڵاتیەکەوە شتێکی تر بێ ئیشکالەکە ئەوەیە کە جەناب دەڵێ دەبێت کۆمەڵە چوارچێوەی سەوابەتی قەومی و ئاسایشی نیشتیمانی وەکو ئەوەی کە ئەوروپا بۆ نمونە کاری لەسەر دەکەن وڵاتانی دراوسێ لێرە ئێمە لەسەر ئەمە ڕێک نەکەوتوین هێشتا ئێمە نازانین ڕەمزانەتەوەیەتەکانی ئەمە چێن لەبەروی هەمومان کۆدەنگنین لەسەرەوەی چێ ڕەمزینەتەوەی ئەم میلەتەیە کۆکنین لەسەر ئەوەی خیانەتەکان کامانە خیانەتن کامانە شۆڕژگێڕین یعنی ئێستا ئەو بۆ نمونە خەڵکانێکە بەدیدی من و تۆ ڕەنگە شۆڕژگێر بێ بەدیدی خەڵکی تر ڕەنگە خائین بێ ڕەنگە جاش بێ ڕەنگە هین بێ ئەمە ئەحزابی دەسەڵات بە تایبەتی بەرژەوەندی حزبی بەرژەوەندی ئەحزابی دەسەڵات وای کردووە کە کۆمەلگا دابەش بووە لەناو ئەو دابەش بوونەیە خیانەتەکانیش دابەش بوون ڕەمزەکانیش دابەش بوون بۆنەکانیش دابەش بوون یعنی بۆیە مادام ئێمە ئەو هێڵانەمان نییە یعنی بۆ نمونە لەوانەیە بەلای من و تۆوە مەسەلەی جێهێشتنی شنگال بۆ نمونە هەر کەسێ لی بەرپرسیارە یان 16 ئۆکتۆبەر یان جێهێشتنی بستێک خاچی کوردستان بەڵام لەوانەیە بەلای حزبێکی ترەوە شتێکی تر بێ لە دیدگای حزبێکی تر لە دیدگای سیاسیەکی تر لە دیدگای لایەنێکی ترا شتێکی تر بێ بۆیە تا ئێمە لەسەر سەوابەتی قەومی هەتا کۆمەلگاکەش یعنی تۆ کاکە غەزە شەڕی غەزە کۆمەلگای کوردی دابەشی دوو بەش کردووە بڕۆ سەیری لایک و کۆمنت و شێر و شتەکان بکە ئێمە لەسەر غەزەش ناکۆکین یعنی لەسەر غەزە کۆمەلگای باشووری کوردستان کۆک نییە چ جای ئەوەی لەسەر کۆمەڵە پرانسیپ و بەهاو چوارچێوە کۆک بین کە ئەو بەهاو پرانسیپ و چوارچێوە لای ئێمە هێڵی سووربی و نەیبەزێنین ئیشکالەکە ئەوەیە تا ئێمە لەسەر ئەم ستراتیژیانە ستراتیجێکی نەتەوەی لەسەر کۆمەڵێک چوارچێوە لەسەر کۆمەڵی هێڵی گشتی بمبورە یە قاوس ئەوەش دیسان پەیوەندیەوەی بۆ دەستورێک نییە مەسەلەن چی مثلەن خیانەتە چی پرسی نیشتیمانە چی ئەمنی قەومیە ئەبێت لە چوارچێوەی دەستورێک و یاسایەکە دیسان ئەوانەت هەبێ کە دەستورن نییە و یاسای کاری ڕۆژنامە نووسین نییە و یاسای فلانن نییە فلانن نییە
و هەموو ئەوانە تاڵن کۆمەلگای بێ بە فەوزا یەک مداخەڵ ئەو بابەتە هەر دوو بارەکردن سەرۆی کە زەمینی یاسامانی ئەمە پێشنیازی پرۆژیاسا هەبوو بۆ بابەتە پاراستنی هێمای ڕەمزی نیشتیمانی نەتەوایەتی پرۆژیاساکە پێشنیازی پەرلەمان کرا کارەسات و کاکە ئەو پرۆژیاسا ئەمە گرفتەکەمانە ئەو ئەقلێتی کە ئێستا هەیە ناتوانیت یاسایەکی مۆدێرن و یاسایە کە ئازادەکانی پارێزرا و بێتیایدا فەرهەم کە ئەمە گرفتە سەرچەکەی ئەم بابەتی کە باس کرا ئضافەتەن بۆ قسەکانی هەردووکتان من پێم وایە بابەتی بە پرسیارەتی میدیایی بابەتێکە کە ناچێتە خانەی تاوانەوە یعنی ئەمە بابەتی ئەخلاقیاتە ئەم میدیایە ئەگەر میدیایەک ڕووماڵی بابەتیش کردیا ڕووماڵی نەکردیا خۆت لانداری بۆ بابەتێک کرد بۆ بابەتیش کە لانداری نەکرد ئەمە ناچێتە تاوانەوە ئەمە چێتە پرستی بۆ ئەخلاقیاتی کارەی میدیاکەوە یەک گرفتی سەرەکیمان چییە ئێمە یاساکای ڕۆژنامە نووسی پەیمان نامی شەرەفی فیدراسیۆنی شەرەفی نێودوڵەتی کە ساڵ 1954 ئەمە کراوەتە یاساکەوانێ لەکوێی دنیاە پەیمان نامە معاهدات یاداش ئیلزامی نییە شتێک نییە ئیلزامی بێ شتێکە اختیاریە من و تۆ لەسەر کۆمەڵێک پرەنسیپ ڕێ ئەەکەوین ئەڵێن ئێمە کەناڵی NRT میترۆ ئینەکەی تۆم بێژۆ سندیکا ڕێەکەوین لەسەر ئەوەی کە بابەتی فێک نیوز بڵاو ناکەینەوە لە پرسی نیشتیمانی بەم شێوازە ئیشەکەین ئەمە یەکوین ئیمزایەکە شتێکی شەرەفیە بەڵام ئەمە بەیانی کەیچێکمان لامانە ئەمە جەریمەمان نەکردووە ناتوانانی تۆ بێ هیم بکەیت سکاڵام لە سەرکەی کلەوەی تۆڵا ئێمە ڕێکەوتوین ئەو بابەتەوە بۆ شێوازە تەختێنەکەی تۆ ئێستا کردوتە بۆیە بابەتی پەیمان نامە بابەتێکی اختیاریە شتێکی ئەخلاقیە تۆ پابندبی بەم ئەخلاقیاتەوانەیە بەڵام لە یاساکای ڕۆژنامەنووسی ئەمە هاتووەکو ملحقێک کراوە بە قانونەکەەوە کە جۆرە لە جۆرەکان نەوەکی قانونی وەرگرتووە کە ئیلزامیە بۆ دامەزراوەکان ئەمە بەشێکی گرفتەکەی بۆی کە ئێستا زۆرێک لە لەوانی کاڵەسن کە باسیەکەن وەک ڕخنا ڕوبەڕووی دامەزراوە میدیاکانێکەکەنەوە بەوەی کە لەم پرەنسیبانە لایەنەوە لە کاتێکا لادان لە هەندێک پرەنسیب تاوانی ڕەنگە لە پیشەی بوون لایاوێ بەڵام تاوان نییە کاگەنوەر ناخۆی ئەوە ڕاستە من لەگەڵ ئەوەم کە من مەسەلەن زۆر دژی ئەوم کە بە هەر بیانوێ جارە حاکمەکان ماوەیەک فێری چی بوون پێشەمە ڕۆژنامەنووسیشیان ئەگەریان خستە زیندانە ئەو جومعە داوام نیە شەوامش داوام نییە یعنی من زۆر جاوتومە دەسەڵات ڕقی لە ڕۆژنامەنووسە بە تەبیعەتی حاڵ ڕقی لە ڕۆژنامەنووسە زانین بۆ چیڵێ ئەوە قسەی پێوتم ئەو سوکایەتی پێوتم و مەسەلەن دەسەڵاتی کوردی فێریەوەش نە بۆ ڕخنەی لێ بگیرێ هەر پێری و حەزی لێ ستایشی بکەیت هەر فێری بە شانوباڵی هەڵدەی بڵێ تۆ پیاوی باشی تۆ شۆڕژگێڕی تۆ گیڤارای تۆ پیاوێکی تۆلێرانسی تۆ حەزی لەمەیە حەزی لێ نێ پێی بڵێ کاکە گیان تۆ غەدرەکەی لە خەڵەوی تۆ گەندەڵیەکەی تۆ ئەوەکەی لەبەرەوە بە نەزەنی من ئەمە یەکێک ینی بۆچی پێنجشەمەیەگیری تا یەکشەمە ئازادی ناکەی حەق دێکرد لە بەرامبەرایە ئەگەر نامەسەلەن تۆ ڕۆژی یەکشەمە بانجیکە کەفالەتی لێوەگە فەرامەیکە من لەگەڵەوە نیم ڕۆژنامەنووس زیندانی بکرێ بەڵام کاک یەک ینی بۆ معلوماتت ئێمە لە سندیکا کەیس هەبووە کابرا بە ناوی ڕۆژنامەنووسەوە مامەڵی کردووە کاری نەشیاوی کردووە وەلستا کاتێک گیرا دوودیم ڕۆژنامەنووسم بەڵام کاتێ من چوومە ئاسایش مەسەلەن کابرای ئاسایش ڕۆژ زۆر بەڕێزەوە کاگەنوەرم ئەمە ئیشی ڕۆژنامەنووسی نەکردووە بە تۆمەتی کارێشکە گرتومانە یعنی بەداخەوە زۆر جار لێرە پیشەکە تێکەڵی کاری ترەکرێەوە بەکاری یعنی ئیستقلالیەکەی وەلو گەڵۆشە کاک دیاری بە نظری من ئەگەر یاساکە هەبێ و لە خراپترین حاڵەتیشە کە من تێیدی ناکەم هیچمان تێیدی ناکەین ڕۆژنامەنووس بگیرێ باشترە لەوەی کە کاتێک ئەزانێ دەسەڵات دەزانێ ناتوانێت بیگرێ و بە غەرامەکەش ناتوانێت تێری بکە ناچار پەنا بۆ چییە بە بۆ تیرۆرکردنی باوەڕت بێت تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە ئەوە بووە نەیانتوانیوە دەستگیری بکەن چکە دوای لێ بۆ بەهرە و غەرامەکردنەکەش تێری ناکە حەق دەکەی تووڕێیەکەی مەسەلەن ئەو دیکتاتۆریەتی تایەتی بۆیە پەنای بردۆ بۆچی پەنای بردۆ لە کۆڵانێکە چەند ڕۆژنامە کاوە و نازانم فلان و بەچی لەسەر چی کوژراون لەسەر نووسی کوژراون و کەسیش خۆی نەکرد بە خاوەنی و بۆیە مەسەلەن کاک دیاری خۆش دەزانی ئەگەر ئێمە مخالفی ئەوەی نامانەیە ئەو یاسای ژمارە 35 هەر یاسایەکتر بەرینە پەرلەمان بە حکمی دەسەڵات دەتوانێت خراپتریکە بارودۆخەکە کەواتە لەمە خراپترە بێت چوار دەسەڵات هەندێجار خۆش یارمەتی دەری تێکدانی بارودۆخەکە هەیە بۆی فەوزایەک دروستکە بۆی حقەتەکە بوون بێ بۆی ڕاستیەکە نەڕوە خۆی کە توێڵی ڕاستە بە سەدان کەناڵ هەیە لەو سەدان کەناڵە 1970 دەسەڵاتە بۆچی بۆ ئەوەیە کە پەیامە ڕاستەکە بشێوێنێ تێشیدا چاواشەی بکە نەگاتە خەڵک ڕاستیەکە ئەگەر نا ئەگەر پەیامێکی ڕاست بدەی بە خەڵک
لە هەرێمی کوردستانە پێویستی بە نزیکەی 6 کەناڵی سەتەلایت و 250 کەناڵی ناوخۆی نییە. پێویستی بە ئەو هەموو سۆسیال میدیانە کە دروست کردو خەرجیەکەی خەرجی ئەم کەناڵانە خەرجێکی زەبەلاحە لە هەرێمی کوردستان لە قوتی خەڵگەڕوە. ئەگەر تۆ ئەتەوێ هەواڵە ڕاستەکان بێ بە خەڵک 4 کەناڵ بەسە ئەو کاتە ئۆتۆماتیک خەڵک هەر ناڕاتە سەر پیجێکی فەیک، ناڕاتە سەر کەناڵێکی بێئەتیبار. بەس تۆ زانیێرە ڕاستەکان نادەی بە خەڵک، نازانی بودجە چەنە، نازانی نەوت کێڕوە، نازانی مەعاج نیاسای بودجە نییە. مەسەلەن تۆ گرنگترین هەواڵی وتەبێژی وەزارەت و دەستگا و موسەساتەکان جوابی ڕۆژنامەنووسان نادەنەوە. 5 ساڵیشە گرنگترین سەردێڕی هەواڵی کوردی بۆی موچەهات نەهات. ئەسڵەن میدیای کوردی چۆتە زۆر عیبەوە. ئەمە هەواڵی سەرەکی بووە موچەهات نەهات لیستەکەی دابەزار. ئەخر میدیای کوردی دوجار کاگەنوەر نابێ ڕنگدانەوەی ئەو واقعی بێکە لە بازاڕ هەیە لە کۆمەلگا تۆ کاتێک لە کۆمەلگای کوردیە گەورترین کێشەی موچەیە میدیا چۆن دەتوانێت چای لێ بکرێت؟ خاڵێکی تریشەیە میدیا وەکوتم ئەگەر ئێمە قەنەعەتمان نییە لەبەرەوەی ترسین ئەم یاسایە خراپتر بکرێ پەرلەمانی کوردستان یاسایەکی خراپتر دەرکا کە بۆ خۆشمە تەسەوری ئەوە لەوە ئەکەم لەم پەرلەمانێکی پێشوش کە هەبووە مەسەخۆ لەسەر شتێک ڕێک نەکەوتون. مثلا یاسای خانشینیان هێناوانەی خۆیان تعدیل کرد و بڕاندیانەوەی خەڵکی فەقیرەوە تا ناسا حکوومەتی عێراقی حالی کرد ئەوە سادەترین شتی ژیانی خەڵک بوو. بەڵام منە لەم ئەگەر ئەم یاسایە نییە لە هەموو دنیاە دوو پێوەەر هەیە بۆ کاری میدیای ڕۆژنامەنووسی یا یاسا و قانونێکەیە یا حاجزێکی ذاتی هەیە. مثلا تۆ هەواڵێکە دێتە بەردەست لەسەر وەزیرێکە باسی خێزانەکەیە کاتۆڵی کاکە ئەم هەواڵە نابێ بڕوە هەواڵ سازەکە مدیرەکە ئەم هەواڵە نابێ بڕواچکە خێزانەکەی ڕەبتی نییە بەکاری وەزیرەکەەوە ئێمە توانین قسە لەسەر وەزیرەکە بکەین یا ئەم حاجزە ذاتیە نەفسیە شخصی هەیە دەرگاوان ڕێی لێگرێ هەواڵساز ڕێی لێگرێ یانەوەی بپی قانون ئیشکەی ئەمە ناچێتە ناوچوارچەوەی زانیاری هەواڵەوە. بەڵام من لەگەڵەوە نیم بە کاک دیاری ڕاستە ئەوەی جەنابەت دێڵی خەڵک ناگیرێ. بەڵام CNN لە دەورانێکە هات مقابلەی ئوسامە بن لادنی کرد باشە مقابلەیەکی ئوسامە بن لادنیان کرد و کاتە دوای کە ڕووداوەکانی 11 سپتەمبەر هات CNN ڕەخنەی لە خۆی گرت تی ئەگەر مقابلەی ئوسامە بن لادنمان نەکردایە ڕنگ بە ڕووداوەکانی 11 سپتەمبەر ڕووی نەدایە ڕنگ بوو یان لە سەردەمی هاتنی داعش تەلەڤیزیۆنێکی کوردی کە خۆی بە کەناڵێکی زۆر بە اعتیبارە زانێ دێ مقابلەی وتەبێژەکەی داعشەکە ڕیکلامی بووەکە یان میدیایەکی کوردی لەسەر لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکەی نووسێتی داعش گەشتە سلێمانی کە ئێستا بیدایەتی شەڕی داعشە چۆن یانی تۆ ڕبتی واز لە حکوومەت بێنە حکوومەت هەرچیەکە وازە بەڵام تۆ سایکۆلۆژی خەڵک تێگەدەی تۆ خەڵک تۆ چۆنە بێ بەرپرسیار مامەڵە بکە ئێمە بەرپرسیارەتی لەسەر شانە و خۆدان بینیتانە میدیا بووە ڕسمی دوعای بڵاو کردێتەوە کاڵەوە ڕەجم کراوە لە کاتا ڕسمی کشێکی ترە ئەمە بەچی بۆی قەرە بۆکرێتەوە یان تۆ سوکایەتی بە کەسێکی کە دوای مەسەلەن بە پێبژارنەوە ڕەنگە مەسەلەن منەزانم کەناڵ هەبووە ئەلەم سلێمانیا هەواڵێکی بڵاو کردێتەوە کە فلانە بەڕێوبەری دەستگای ئەمنی تلیاکی بەکارهێناوە حقیقەتەکە شیوانیە بەڕاستی تۆ سمعیت ڕوشاندووە مەسە ئەگە 10 ملیۆن دیناریش غەرامە وەرگێ لە ناو کۆمەلگایە کاریگەری سلبی دانێ بۆیە دیسان دەڵێم بەبێ مەسەلەن یاسایەک هەبێ بەڵام ئەوەی کە ئێوە ێڵێنتەوە ڕێگان نەدەی خۆی چۆنی بوێ ئاوای داڕێژێ خۆ بە هەر حاڵی ئەگە هەرچی چۆنە خۆی بێوێ چۆنی داڕێژێ هەرچی چۆنێک خۆی هەر خۆی دای ڕێژێدا یعنی هەرچی چۆنێکی پێ خۆشە دای ڕێژێ بەڵام نەتیجەی سیستەمی توتالیتاری ئەو یەکێتی سۆڤێتە یەکێ لە هەرە فاکتەرە ئەساسیەکانی ڕوخانی شۆرەوی نەبوونی ئازادی بوو نەبوونی یاسای کۆتوبەندکراو بوو خەڵکی ئەو سۆڤێت دەیزانی و کاکە بوو من لە ئەمریکا هەموو شتێک ئازادە هەموو شتێک ئەزانێ خەڵک لێرە بوو هیچ نازانێ دەرەنجام یەکێ لە فاکتەر ئەساسیەکانی ڕوخانی بلۆکی شوورەی و سۆڤێت نەبوونی ئازادی و میدیای ئازاد بوو جا تۆ حەزەکەی بە ئارەزوی خۆی یاسایەک دانێ دژی خەڵک بێ بەدڵی خۆت بێ ناڕوا تاسەر بۆیە حکومەت دەبێ یاسایەک دەرکا بۆ میدیا ئەم مۆجەبەم پێشت دڵم باوەڕ بکە خەڵکی ئاسایی کۆمەلگای سەرشەقام چەنە زەرمەندە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دە بەرابەریەوە زەرمەندن و دە بەرابەریەوەش خەو لە شەویان ئەزڕێشەوانە چکە بە یەک ڕەخنە خەویان لێ ناکەوێت بە یەک ڕەخنە لێ بگرە 2 هەفتە خەوی لێ ناکەوێت وەک خەڵکی تەبێ ئیش نییە ئێمەستن ئەگە یاسایەک بێنی ڕێکی بخەی ئەمەی کە کاگنیە تۆ پارە نەدەی بەم و بە و پەیز دروستکە و گوێن بابم و ڕێزم هەیە لەش فرۆژێنی ئەیکەی بە کارکتەری گەورە لە وڵاتەیە و مۆدیلێنی سوکایەتی بە مقدەساتی خەڵگەکە و بانخوازێک دێ سوکایەتی بە دینەکە و تەشهیرەکە و تەشویهەکە و چی ئەو کاتە بۆ هەمومان ئیشکالەکە زین چۆنە کاگەنوەر ئیشکالەکە ئەوەیە هەمومان باش دەزانین کە ئەم دەسەڵاتە لە قەناعەتە بڕوای بە ئازادی کاری میدیای ڕۆژنامەنووسی نییە
دەسەڵاتی شەفافیش حەزی بەکاری ڕۆژنامە نووسینایە لە وڵاتانی زۆر دیموکراتی و پێشکەوتو سەرۆک وەزیران لەسەر راپۆرتێک ئیستیقالە دەکا و واز دێنێ و دەنێردرێتەوە چ جایبگا بە دەسەڵاتێکی ناشەفافی گەندەڵی کە یاسای بودجێنیە کە نەوت بە قاچاق دەڕوا کە تەماتە بە قاچاق دێنێ کە خەیار و بیبەر بە قاچاق یعنی ئەم دەسەڵاتە بە دڵنیاییەوە حەزی بە ڕۆژنامە نووس و بە میدیانەیە و بە تەلەڤیزۆنێک نییە بۆیە کە تۆ یاسایەکی دەدەیتە بەردەست ئەو یاسایی بۆ هەموار کاتەوە وەها دەیگوشێ ئەو ئازارانەی میدیای ئازاد کردوێتی بە جەرگیە لە یاساکەی ڕنگ دەداتەوە کە بیگوشێ و مەجال نەداجارێکی تر ئەمە دووبارە بێتەوە حاڵەتێکی تریش کاک ئەنوەر یعنی تۆ باسی دەستور و یاسات کرد یعنی زۆر جار دەستور و یاساش بۆ نمونە لە سووریا لە تورکیا بۆ نمونە لە زۆر وڵاتی دیکەی ناوچەکە دەستور هەیە بەڵام دەستورەکە ڕەنگە لەگەڵ یاساکە هەیە بەڵام یاساکە و لە هەرێمی کوردستانە یاسای پێدانی زانیاری دەستگەیشتن بە زانیاری تا ئێستا جێبەجێ ناکرێت دادگاکان حاکمە بەڕێزەکان یاسای ژمارە 35 2007 کاری ڕۆژنامە نووسی جێبەجێ ناکەن بۆیە ئەمانە ئەمە لەلایەکی تریشەوە کاگەنوەر کاتێک دەسەڵات یعنی بیر لەوە دەکاتەوە هەموو ئەم شتانە سانسۆرکە ئەو کە جنابت باست کرد سۆڤێت ئەی باشە کۆمنتی خەڵک چ لێ دەکەی یعنی هەر بەجددی تۆ دەکرێت زیندانێکی گەورە دروستکەی تۆ خەڵک لە کۆمنتە کراوتە زیندانی تاکە کەس یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی خراپکارهێنانی ئەمریکانی پەیوەندی بەس ئوستاس یعنی حەلەکە ئەوەیە تۆ خەڵک بخەیتە زیندانەوە یا شەفافێت لە حکومڕانی و لە دەسەڵاتە بەرپاکەی یعنی ڕێگاکە ئەوەیە زیندانێکی گەورە دروستکەی هەرچی لە کۆمنتە قسەی کرد لە فەیسبووکە قسەی کرد لە پیجا قسەی کرد بیخەیە زیندانەوە یان دەسەڵات بە تایبەتی ئەم سۆشیال میدیا و ئەم شۆڕشە تازەیە بەعنی بەڕاستی دەست و پەنجەنەرمکردنی دەوێت لەگەڵ کۆمەڵێک گۆڕانکاری و پێشهاتی نوێدا یعنی ئەگەر ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاریە تەکنەلۆجیانە یعنی ئینسان لە بەرچاوی نەگرێ و دەسەڵات لە بەرچاوی نەگرێ یعنی ڕێگاکانی ئیستیفزازکردنی دەسەڵات قورس نین وەکو جاران یعنی جاران لە سلێمانیا خەڵک پێویستی بەوە بوو بۆ نمونە بەیاننامەیەک دەرکا لە دەژی حزبی دەسەڵاتدار و بچێت لە هینەکانە هەڵیواسێ لە دیوارێکەوە یان یعنی ببورن بینەرانی بەڕێزیش لە تەوالێتی مزگەوتەکانە شتێک بنووسێ ئێستا لە واڵەکەی خۆی لە فەیسبوک دەنووسێ کە تۆ ڕێگەی ئەوەی پێ نادەی هەر بچێتە سەر فەیسبوک و پەیجی بەرپرسێکی باڵا هاهایەکی بۆ دانێ ژمارەی هاهاکان لە ژمارەی لایکەکان زیاتر بێ ئەمە بەرپرسەکە پێی ئیستیفزاز دەبێ یعنی ئەگەر بڕیارە هەر بەرپرسێک ئیستیفزاز بوو یاسایەکی تون بەسەر ئەم وڵاتەیە جێبەجێ بکرێ و هەر بەرپرسێک ئیستیفزاز بوو ڕۆژنامە نووس دەستگیر بکاو هەر بەرپرسێک قسەی کۆمنتێک تەئسیری تێکرد خەڵک زیندانی بکاو خەڵک دەستگیر بکاو یعنی بەڕاستی ئەمە قانون الغابەیەوە بیریشمان نەچێ کاک ئەنوەر یەک شت لە بیدایەتی بەرنامەکەەوە هەستم کرد یعنی خۆمان لێ نەدا ئەویش ئەوەیە ئێمە واقعی بین ئەمەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کۆمەلگای نێودەوڵەتی دەیپارێزێ کۆمەلگای نێودەوڵەتی بەدیدی من تا ئەو لەحزەیە دەتپارێزێ کە تۆ پشتیوانی کاری میدیای ئازاد و ئازادی کاری سیاسی و هەڵبژاردن و کۆمەڵی شت دەکەی یعنی تۆ ئەگەر ئەو تۆ سعودیێنی بڵێ نەوتی ئەمریکا دابین دەکەم لە بەرخاتری نەوتەکەم یان کۆریای باکوورنی لە بەرخاتی چەکە ئەتۆمیەکانە دییان چوزانم نۆکەندی فلان شوێنی تجارەتێکی زەخم بە وڵاتەکە تا بڕوە ئەوەی کە تۆ لێرە فاکتەرێک کە ئەمریکەکان و ئوروپیەکان پارێزگاری لەمانەوەی ئەم قوارەیە دەکەن لەم هەموو گۆڕانکاری و شەپۆل و بەرزوونزمیە ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کە بیانەوێ ئەزمونێکی جیاواز لە ناوچەکەدا دروست بێ و پیشانی بدەن ئەگەر ئەم ئەزمونە چۆن ئێستا کاک دیاری باسی کرد لە 2009 ئێمە لە ناو راپۆرتەکانی ڕێکخراوەنی و دەوڵەتەکانە سومعەیەکی باشی هەرێمی کوردستان نابینین ڕۆژ بەڕۆژ ئەم پاشەکشەیە وامان لێ دەکات پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بەدەست بێنین کاگەنوەر ینی دەشمەوە سەرنجی ئێوە لەسەر ئەم قسەیە بزانم ینی بە دووری مەبینن ینی وەکو گریمانەکەی CNN ئەگەر ئێمە لە دوای نەوتویەکەوە شەڕی ناو خۆمان نەکردبایە بە دیدی ئێوە شەڕی ناو خۆمان نەکردبایە و زەمینەی کاری میدیای ئازادمان دروست کردبایە و دەرگای حیوار و گفتوگۆ و کاری مەدەنی و پێکەوەی و خۆپیشاندان و مانگرتن و ئەمانەمان کردبایە بە دیدی ئەوە کۆمەلگای نێودەوڵەتی مووقیف و هەڵوێستی لەسەر ڕیفراندۆمەکەی 2017 وەک ئەو مووقیفە دەبوو کە پشتی لە هەرێمی کوردستان کرد بەڵێ ئێمە دەزانین کە بەشێکی پەیوەندی بە فاکتەری ئابووری و عەقدەکانی ڕۆسنەفت و کۆمپانیای برێتش پەترۆلیۆمەوە هەبوو بەڵام لە دیدی یعنی لە دیدی ئەوروپیەکانە هەرێمی کوردستان لەبەرەوەی ناوچەیەکی ئارام نەبوو بۆ کاری میدیایی
بۆ ئۆپۆزیسیۆن و کەیسەکانی وەرگرتنی مافی پەنابەرێتی لە دەرەوە لە ئەوروپادا زۆربیان پەیوەندیان بەوە هەبوو کە ئەمانە ژیانیان سەقامگیر و ئاسایش لە هەرێمی کوردستانە نەبووە بۆیە ئێوە پێتان وانە ئەم فاکتەرە ئازادی کاری میدیای دەتوانێت هەرێمی کوردستان لە دیدی ئەوروپی ئەمریکەکان بێتە قۆناغێکی باشتر بێگومان نەزانی هەموو لە زۆر لە بەرپرسانی سیاسی وڵاتەم بیستوە ئەمریکی ئەوروپیەکان کاتێ لەگەڵیان دانیشتون چەند خاڵێکیان بۆ گرنگ بووە دەستی دەسەڵات وەکو پرسێکی دیموکراسی پشتیوانی لە ئازادی ڕاگەیاندن و عەقیدە و بەیان و مەسەلەی مافی مرۆڤ و مافی ژنان ئەوانە هەمووی بۆیان خاڵی گرنگ بووە و جارێک بەرپرسێکی ئەمریکی لە دەورانی داگیرکردنی پەرلەمان و دەرکردنی سەرۆکەی ئەوانە لەگەڵ بەرپرسانی حکومیدا ئەنیشتووە ئەو تبووی ئێمە بەڕاستی لەمە دوال ناتوانین زیاتر لەمە پشتیوانیتان لێ بکەین بس ئێمە چی بە میدیای خۆمان بڵێن ئەوانە لەنەوە کاکەەوە بەحساب پەرلەمانی دیموکراسیان بە دروستەکەن بەڵامەوە پەرلەمانەکە داخن وان هەڵبژاردن ناکەن وان دەستی دەسەڵات ناکەن و ڕۆژنامە نووزە کوژرێ قسەیەکی منتەقیەوەی جاکەم دڵن کاتەوە دو قسە دێنە کاکدیاری و دەست خۆشحاڵە من پێم بۆ کاگەنۆر باسیکانی چەک لە پێوەرە سەرەکیەکانی تەقییمکردنی دیموکراسی لە هەر کۆمەڵگەیەک و دەوڵەتێکە بابەتی ئازادی ڕادەبڕین و مەلەفی مافی مرۆڤە و خراپ ئیدارەدانی ئەم مەلەفە تەسیرەکە سەرەوەی کە تۆ پشتیوانی کۆمەکی نێودوڵەتی کەم بێتەوانێ یاخود لە پشتیوانی و نەمێنێ بەڵام من یەک بابەتێکە حەز بکرد لە قسەکانی پێشووی کاگەنۆر و لەگەڵی بەڕێزیشدا من پێم وایە میدیا ڕاستە کە بووکوڕی هەیە کەس ئینکاری لەوە ناکات بە دۆست و نەیارە هەمومان نەزانین کە میدیا هەموو باس لەوە دەکەن میدیا کەموکوڕی هەیە وەک پێویست نییە هەڵەی هەیە بەڵام ئەبێ نابێ ئەمانە بکرێتە پاساو بۆ ئەوەی کە پێشولکاری یاخود بەدانانی بربەست لە بەردەم کاری میدیایی لە هەرێمی کوردستانە دەستخۆش بینەرانی بەڕێزی NRT تا هەفتەیەکی تر و هاوڕەیەکی تر لەو شوێنەی من بەرنامەی دیالۆگ لەگەڵتان دەبێت خواتان لەگەڵ